قەیناکە ئەها طەبیعیە ئەها خزمە باشە فەرمەجارێکیان یەکێ لە عابیدەکانی بەنی ئیسرائیل یەکێ بوو لە پیاوە گەورەکان کە لە هەموو وڵاتەوە خەڵک کۆبەوە ئەهاتن پرسیاری شەرعی و ئیمانیان لەم پیاوە ئەکرد ئەڵێ لەو شارەشە ئافرەتێک هەبوو زۆر جوان بوو دەرەجە یەک لە جوانیە 3 برای هەبوو ئەلە خوشکیان نەخۆش کەوت ئەمانی سەفەریان هەبوو ئەچوون بۆ جیهاد هاتن بۆ لای ئەم عابیدە وتیان خوشەکەمان نەخۆشە وەزعی زۆر خراپە توو بەسەریەوە نەماوە ئیجازە هەیە بەخوا لە تۆمان ئەمیرتن دەست ناکەوێت خزمەتی کە ئاوکە بەدەمیەوە دوعای بەسەرا بخوێنە ئەگەر چابوو چانە بوو ئەگەر مرد تەڵقینی کە دوایی بینێژە و کردنە ئازابی خۆی گەورە لێی خۆش بێ چکە ئازانین ئەمرێ ئەلێ عابیدەکەش ئەوە لە خۆی ڕابینی کورەوتی جا قەیچێکە برا نەخۆشێک بێن بە ئەلیوانەیە دانیشە و لە پارێکی ژوورەکە خۆشم چاوم لێ بێت و دوعای خێریشی بووە ئەلێ ئافەتی هێنا لە ژوورێکا داینا خزمەتی کرد تەداوی کرد دەرمانی بۆ هێنا هەتا ئافرەت ردۆ دەچابەوە قژی بۆ گەڕایەوە جوانی بۆ گەڕایەوە ئەچافە جەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر ئافرەتێک عەتر با لە خۆی بەسەر پیاوانە بگەڕێت وەکو وەی زینای کردبێ چکە پیاوە توانێت چاوی داخە بەس بۆنەکە چی لێ بکەی بەسەرتا فەرمێ ئەم ئافرەتە وردە وردە سەری جێم پیاوە ڕاکێشا بۆیە خوای گەورە فەرمێ فلا تخضعن بالقول نەکەن دەنگتان نەرم کەنەوە لە تەلەفۆنا و قسە بکەن و فەرمێ دەنگتان ناسک مەکەنەوە کە لەگەڵ پیاوێک قساکەن ئافرەتەکان خوشکان جۆم لێ بگرن کە قسە ئەکەن لەگەڵ پیاوە دەنگتان نێرکەن دەنگتان زبرکەن دەنگتان نەرم مەکەنەوە فلا تخضعن بالقول فەرمێ ئەم ئافرەتە وردە وردە خۆی گۆڕی و خۆی جوان کرد و عەتریا لە خۆی و دەنگی خۆی ناسک کردەوە تا کار لە کار کرازە کابرای عابد کابرای خواناس کابرای مەلا کابرای مسلمان تووشی زینا بوو لەگەڵ الله ئافەت حەملی هەبوو ئینجا شەیتان چووە ژێر کڵێشەی وتی ماڵ وێران پڕە بەسەر زینا و لەگەڵا کرد 4 ڕۆژی تر مناڵێ بێ ئێخۆ مناڵ لە چیە چی وەڵا تپل ئەسڵ خۆتی وەڵا براکانی بێن ڕۆح دەرناکێ و کوژن چی بکەم چی نەکەم تی بیکوژە ئافەتەکەی پێکوشت اینجا چاڵێکی بواڵکەن لە ژێر دارێکە خستی ژێر دارەکەەوە ئیبن عەباسە فەرمێ براکانی هاتنەوە وتیانێ مامەسا زۆرمان عەزیە دای خۆی گەورە پاداشی خێرە باتەوە ئەرێ خوشکەکەمان کورەوتی وەڵا خوشکەکەتان وفاتی کرد ئای وتیان سوال خۆی کای خۆی گەورە زای خێرە باتەوە مامەسا تۆ زۆر پێوی ماندوو بووی ها ئەزیەتە زۆر کێشا زۆر مەمنونی مامەسا بوون شەیتان چووە خەویان شەو مامەسا چاکڵایی کردە سەرتان خزمەتی چی شتی چی کورەوە کەتی بە خوشکەکەتان کرد خوشکەکەتان حامیلەیە خوشکەکەتان کوژراوە بڕۆن لەژێر فڵان دارە دەری بێنن باوەڕیان نەکرد بەیانی براکان خەبەریان بۆ کورەوتی نەعوذ بالله کاکە وڵای من خەویتی بە قورئان ناوێرم بیجۆڕمەوە وتی تخوا تۆ بیجۆڕە بەخوا میش خۆیەکم ڤیدیۆ بزانم هەر ئەوە نییە سێرەکان هەرسێ خەوەکە هەرسێ براکە بینیوانە داریان هەڵایەوە کە سەیریان کرد خوشکەکەیان فعلا خوێنی پێ کوژراوە سکیان کردەوە حامیلەیە وەرە مامۆستا چۆن کە تیوای مسیقەمان لەم دنیایە بە تۆ بوو تی بەخوا منی سیقەم بە خۆم بوو دەشلکردن چەند خەتەرە اینجا شەیتان چووە بەردەمی مامۆستا چووە بەردەمی داعی وان خوازەکە چووە بەردەمی مامۆستاکە پەنە ئەگرم بەخوا وتی من زیناکەم لا جوان کردی من قەتڵەکەشم پێ کردی تێتوێ نەجاتە بێ وتی بەڵێ تی سوزدەیەکم بۆ بەرە سوزدەیەک و نەجاتێم بەدەم ڕێەوە ئەیان برد بۆ سەربڕین سوزدەی بۆ بردن کە بەرامبەرەکەی شەیتان بوو اینجا شەیتانیش دەستی بەرز کردەوتی ئەوە شیرکیشی کرد و پەنا ئەگرم بەخوا كمثل الشيطان إذ قال للإنسان يكفر فلما كفر قال إني بريء منك ئەوەم بێبەری بووم لە تۆ بڕۆ بۆ جەهەنەم شەیتان بە کوشتی یاو لە شوێنی خوشەکەیان ناشێت بەرەوە خوشکان برایان بەڕێزان نەکەن ئەم داوێنە هەروە بەشلی بگرن کورد ئاسابن کە ئەڵێن لە ژیانمانە بە نەخوێنی حرابان نەکردوێتەوە لەبەرەوە ئەمە بەچی حەلە بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێک ناتوانێ با بە ڕۆژوو بێ
هەر گەنجێک توانی باژن بێنێ نەیتوانی با بە ڕۆژوو بێ